سڵاو بە ڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. جارێکی دیکە بابەتی پێنەدانی موچە و برینی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە بووە بە بابەتی گەرمی ڕۆژ و دەچیتە شوێنێک باسی موچەیە. پرسیارە گرنگەکە ئەوەیە بۆ لە دوای 15 مانگ لە ڕەوانەکردنی بەشە بودجێ هەرێم لەلایەن حکوومەتی عێراقەوە لە ئێستادا سەرۆکوەزیرانەکەی بڕیارێکی لەم شێوەیە دەدات. هۆکارە ڕاستەقینەکە بۆ بڕینی بەشە بودجێ هەرێم چییە؟ دەبێت لە دوای هەنگاوە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان چی بکەن بۆ گەڕانەوەی شایستە داراییەکانی فەرمانبەران. ئەو کۆبوونانی کە تاکو ئێستا بەڕێوەچووە تا چەند ئاماژەیەکی باشی تێدا بۆ گەڕانەوەی ئەم موچەیە. ئەگەر لە حاڵەتی پابەندەبوونی حکوومەتی عێراق بە گەڕانەوەی شایستە داراییەکان چین ئەو کارتانەی کە بەدەست حکوومەتی هەرێمەوە هەیە بۆ ناچارکردنی حکوومەتی عێراق بۆ سەرفکردنی بودجە و موچەی فەرمانبەران. هەموو ئەمانە دەبنە تەورێک و وەڵام لە میوانەکەم بەڕێز بڵند فاتح کادری پێشکەوتی پارتی وەردەگرم. کاک بڵند بەخێر بێت. زۆر سپاس قوربان، زۆر سپاس. کاک بڵند سەرەتا بە پرسیارێکی تا ڕادەیە کورد دەست پێ دەکەم. ئەوەی کە ڕوو دەدات لە بەرامبەر بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ حکوومەتی عێراق لە کاتێکی لەم شێوەیەدا بڕیارێکی لەم شێوەیە دەدات. ئەوەی کە ئەو دەیڵێت تا چەند حەق بە ئەوە بڕیارەکە بۆ خۆی نەڕەتێکی یاسایی هەیە کە حکوومەتی عێراق بەم شێوەی مامەڵە لەگەڵ هەرێمدا بکات؟ بەڵێ، وەکو ئاگادارن کوردستان و ناوچەکە و جیهانیش لە بەردەم گۆڕانکاریەکی گەورەدا و گۆڕانکاری هەنگاوی خێرا دەنێت. لە ناوچەکەشدا هەڵبەتە کوردستانیش بەدەر دوورنیە لەو گۆڕانکاریانە و دوژمنانی کوردیش هەمیشە ویستویانە لە ڕێگەی بودجە بڕینەوە یاخود لە تەفرەقە دروستکردن لە نێوڕێزەکانی ماڵی کووردا بربەست دروستکەن بۆ نەوماڵی کورد. سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشت هیچ قانونی هیچ بڕیارێکی یاسایی نییە بۆ بڕینی بودجەی هەرێمی کوردستان، چونکە بە پێی ڕەژنووسی دەسووری عێراق لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە 2003 نووسراوەتەوە ئەم یاسایە تۆمار نەکراوە، بەڵکو یاسایەک تۆمار کراوە کە بڕە بودجەیەک دابین بکرێ بە پێی سەرژمێری هەرێمی کوردستان کە لە سایە حەڤەیە بە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. بەڵام لە ئێستادا لە 12.6 ئەگەر هەڵە نەبم لە 12.6 لە بودجەکەشی بۆ هەرێمی کوردستان دێت، بەڵام خۆی هیچ یاسایەکی دەسووری نییە کە تعبیل لەوە بکات موچەی هەرێمی کوردستان ببڕدرێت. باشە کاک بڵند، بەڵام ڕەنگە ئەوەی کە جۆرێک لە ناڕوونی و دڵی لە بابەتەکە دروست کرد بێت ئەوە بێت کە بۆ نمونە حکوومەتی عێراقیش لە پەنای ئەمەدا یعنی مبەڕیری خۆی هەیە بۆ ئەوەی کە ئەم بەشە بودجەی بڕی. وەلایانی کەم دەڵێت حکوومەتی هەرێم پابەند نییە بە ڕەوانەکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. یعنی پرسیارەکە ڕێک بە دقیق ئەمەیە بۆ نمونە دوای 15 مانگ لە ڕەوانەکردی ئەم بودجەی لە ئێستادا بۆ ئەم بڕیارە دەدرێت. یعنی خۆی لە 1/1/2020 لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتن لەگەڵ حکوومەتی عێراقی کرا، لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕێکەوتن کرا کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل لە ڕێگای کۆمپانیەکانی سۆمۆ ڕادەسی حکوومەتی فیدراڵی عێراق بکە. هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بەم ڕێکەوتنەوە، بەڵام ئەوە حکوومەتی فیدراڵی عێراق پابەندی لەگەڵ ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستان و پابەندی ئەم ڕێکەوتنە نیە. خۆی لە ڕاستیدا هەندێک پەرلەمانتاری کورد، هەندێک ئەحزابی کوردی بەداخەوە ئێمە پاربینیمان کە کورد یەکدەنگ بوو، یەکڕەنگ بوو، بە تایبەت پەرلەمانتارە کوردەکان لە بەغا کە نوێنەرایەتی گەلی کوردیان دەکرد کاتێ یەکدەنگبوون لە پەرلەمانی عێراق بودجە ئیشکالێکی دروست نەبوو و بودجە ڕەوانەی هەرێمی کوردستان کرا. بەڵام ئەمساڵ کە دەبینین بەداخۆ پەرلەمانتاران کە سەر بە چەند حیزبێکی کوردین بەداخۆ کە ئەمە من پێم وایە ئەمە جۆرێکە لە جاشایەتی ئەمانە ویان کردووە جاشایەتی جاران ڕووسبیتر بکەن، یعنی بەداخۆ بەهۆی ئەو تەفرەقێ و ئەو ناکۆکیە کە یەکدەنگ نین پەرلەمانتارانی کوردستان خەڵکانێک کە نوێنەرایەتی بەناو نوێنەرایەتی گەلی کورد دەکەن و بەدەنگی گەلی کورد چوونەتە بەغداد، بەڵام بەداخۆ لەژێر کاریگەری وڵاتانی دراوسێ یاخود ناوخۆیی ئەمە ژوای کردووە کە تەفرەقەی دروست ببێت و کێشە دروست بێت لە نردنی بودجەی عێراق. بڵێ من لەسەر بابەتی یەکڕێزی و یەکدەنگی کورد و ڕۆڵی پەرلەمانتار بە تایبەتی لە دۆخەکانی پێشووتری ئێستای حکوومەتی عێراق پرسیاری دیاریکراوم دەبێت، بەڵام شتێک لە قسەکاندا جێگەی سەرنج بوو بوون. بۆ نمونە دەڵێت حکوومەتی هەرێم پابەندە بە
بڕیارەکەی لەگەڵ حکوومەتی عراقدا بۆ نمە پابندی حکوومەتی هەرێم چۆنە یعنی ئەگەر زیاتر ڕوونی کێت و بە وڵاتیان بۆ ئەوەی کە بۆ منە حکوومەتی عراق بەڕوونی دەڵێ 150,000 بەمیلیۆتی ڕۆژانە دەوێت. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو عرضم کردی لە یەکی 2020 لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی کابینەی نوێمی هەرێمی کوردستاندا اتفاق لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق کرا و دانیشتن و کۆبوونەوە کراوە لەسەر ئەم پرسا و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتووە کە بڕی 250,000 بەرمیل ڕۆژانە نەود ڕادەسی کۆمپانیەکانی سۆما بکات و ڕادەسی حکوومەتی عێراقی فیدراڵ بکە لە بەرامبەردا ئەو بڕەبوجەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان بنێدرێت حکوومەتی فیدراڵیش بۆ هەرێمی کوردستانی بنێرە بەڵام ئێستا هۆکارەکەی ڕەنگە بەهۆی ئەو فرە زۆریە حزبی کە لە عێراقدا دەگوزارێت و دەستی دەرەکی بە تایبەتی ئەگە خۆمان لە ڕاستیەکە لا نەدەین ئێران کە دەستێکی کاریگەری هەیە لە ناوچەکەدا و بە تایبەتی لەسەر حزبە شیعەکان لە بەغدادا بەداخەوە ئەمە وای کردووە ئەم سیاسەتە یاخود ئەم وەسعی ئێستا بگوزارێ کە لە ناوچەکەدا هەیە. بەڵام من لە قسەکان یانی شتێکی باشی بریخستمەوە بۆ نمونە یەکێکی دیکە شارەزایانی سیاسی ئاماژە پێ دەکەن لە پاڵ هۆکارەکانی دیکە دەوتێت پشتگیری نەکردنی سەرکردایەتی کورد و کۆی لایەنە سیاسەکان بۆ مانەوەی عادل عەبدولمەجید ڕەنگە هۆکارێکی دیکە بێ بۆ ئەوەی کە جۆرێک نیگەرانی لای سەرۆکوەزیرانی کارگەڕەکەری ئێستا عێراق دروست کردێت بۆ برارێکی لەم شێوەیە تۆ تا چەند هاوڕێ بابەتەکە وایە؟ دەزانی بەداخۆ من ئەوەم وت بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان و بەشێک لە چاودێرانی سیاسی کورد بەداخۆ بەرپرسیارەتانە مامەڵە لەگەڵ پرسەکاندا ناکەن یعنی قەڵەمەکانیان بەویست و خواسی دوژمنان دەنووسێ ئەمە بەداخەوە کە هەیە بەڵام وەکو پاڵپشتیکردنی کابینەی پێشووتری عەبدولمەجید خۆ لای هەمومان ڕوون و ئاشکرایە بە تایبەتی کە جەنابی سەرۆک بارزانی پاڵپشتێکی تەواوی عەبدولمەجید بوو هەروەها سەرکردەکانی تری هەرێمی کوردستان پاڵپشتێکی بوو لەگەڵەوەشدا ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە دوای خۆپشاندانەکان و لەگەڵ سەرهەڵدانی خۆپشاندانەکانی بەسڕا کە ڕووباری دیجلە و فرات دەکەوێتە ئەو سنوورەوە خەڵک ئاو نەبوو بێخوا دەستگای خێرخوازی بارزانی بوو بە بڕیاری سەرۆکی هەرێمی کوردستان و بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای خێرخوازی بارزانی هاوکاری گەیاندا ئاوارەکان هاوکاری گەیاندا بەسڕا و لەگەڵ ئەوەشدا هەر لە کابینێ عەبدولمەجیددا و لەگەڵ سەرهەڵدانی خۆپشاندانەکانە ئەوە دەستگای خێرخوازی بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەدەم ئەو لێ قەوماوانەوە چوو و بەدەم ئەو بریندارانەوە چوو کە لە بەدەستی بە فیشەکی حەشتی شەعبی و ئەو میلیشیاکانی عێراق و هێزە شیعەکان و حکومڕانەکانی عێراق بریندار بوون ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگای خێرخوازی بارزانی بوو کە لە بەغداد لە بەسڕا هاوکاری گەیان بە هاونیشتمانانی عێراق باشە کەواتە ئەگەر بەم ڕوویایە بەم بەرنامەیە حکوومەتی هەرێم و کۆی موسسەکانی بەم شێوەیە یعنی پشتگیری لە مانەوەی عادل عەبدولمەجید کرد بێ لە سەروبەندی خۆپشاندانەکانی عێراق ئەو مامەڵەی کە ئێستا عادل عەبدولمەجید دەیکات چاوەڕوانکرا بوو لەم سەرۆکوەزیرانە چونکە دەوترا کە یەکەم سەرۆکوەزیرانە لە مێژووی عێراقدا کە بە شێوەیەک لە مێژووی کوردی لە بەرچاو گرتووە تەنانەت باسیەوە دەکرا کە تەفاومێکی باشی هەیە بۆ لێک تێگەیشتن و ناردنی بووچە و موچە لە کابینەی هیندا لە کابینەی پێشووتردا بەڕاستی کورد پاڵپشتێکی تاوی عەبدولمەجید بووە و لەم کابینێشدا چەند کەسێک جەنابتان ڕەنگە ئاگادار بن چەند کەسێک دیاری کرا بۆ کابینەی نوێی حکوومەتی عێراق بەڵام کورد لەگەڵیدا نەبوو و بەشێکیش لایەنە شیعەکانیش لەگەڵیان نەبوون بەڵام لە ئەم کابینێ و ڕاستپاردنی مستەفا کازمی کورد پاڵپشتی بووە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ نمونەیەکی زیندوو ئەوە سەرۆکی هەرێمی کوردستان بوو لایەنەکانی یەکڕێزیەکی دروست کرد لە نێو لایەنەکاندا دواتر لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکیان ئەنجامدا بە ئامادەبوونی هەموو لایەنە سیاسی کوردیەکان دوجار بەلاغێکیان بڵاو کردەوە کە وەکو هەموو لایەنە سیاسیەکان پاڵپشت و پشتیوانیکەوانم بێتێ وەڵامەکانی خۆتی بیر نەچێتەوە بۆ نمونە پشتگیریکردنی سەرکردایەتی کورد بۆ مستەفا کازمی پێدوانی عنی بۆن مەکاتەکەی زوو بووە لە کاتێکدا ئەو سندی یاسایی نەخواردەوە چونکە ئەمەش عنی وەکو هۆکارێکی دیکە باس دەکرێت کە ئەمە جۆرێک لە نیگەرانی لای سەرۆک وەزیرانی ئێستای عێراق دروست کرد بێت ناخێر چونکە لە هەردوو کابینەکەدا لە کابینەی پێشوو لە کابینەی ئێستادا کە مستەفا کازمی کار بە ڕێکەری
حکومەتی عێراقا لە هەردوو حاڵەتەکەدا کورد پاڵپشتی هەردوو لای کردووە ینی چ بۆ کابینەی پێشووتر چ لە ئێسادا حکومەت وەکو حکومەتی هەرێمی کوردستان وەکو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پاڵپشتی هەردوو لایەن کردو کوردیش لە هەمیشە لە هەموو قۆناغەکاندا دەست پێشخەر بووە ینی دەستی ئاشتی و تەبایی درێژ کردووە لە هەموو قۆناغەکاندا لەم کاتەشدا تەسەوڕی من هۆکاری دەست پێشخستنی ئەگەر دەست پێشخەریەکیش هەبوو بێ لەم حاڵەتە بۆی ئەوەی کە لە پێشووترا دوو کەسایەتی ڕاست پێدراوە بۆ کابینەی حکومەتی عێراق سەرکەوتوو نەبوون سەرکەوتون نەبوونەکەشان ئەوە بوو کە پابند نەبوون بەڕێ ئەو ڕێکەوتنی لە بینی حکومەتی عێراق و هەرێمی کوردستاندا هەبووە بەشێکی دەگەڕێتەوە بۆەوە کە بەداخەوەکو حکومەتەکانی عەبادی و مالکی ویستوێتی دژاتی کورد بکات بەداخەوە ئەمە فەشەلی هێنا لە پێگەێنانی کابینە بەڵام ئەمەی کە پشتگیری مستەفا کازمی دەکرێت دەست پێشخەری کراوە مستەفا کازمیش لە لێدوانە ڕای گەیاندووە کە وەکو کابینەی نوێ وەکو سەرۆگۆزیرانی نوێ عێراق پابند دەبن بۆ ڕێنمایانەوە بۆ ڕێکەوتنانی کە لە نێوان بەغدا و حکومەتی فیدراڵ و هەرێمی کوردستاندا هەیە ئەمە جۆرێک بووە لە دڵخۆشکەری جۆرێک بۆ لە متمانە پێکردن لەلایەن کوردەوە بۆ ئەوەی کە پاڵپشتی کورد پاڵپشتی خۆی بۆ دەربڕێن لەمە تا سەرکردایەتی سیاسی کورد لایەنە سیاسەکان تەبعاً بە قسەکانی جەنابەت بێ ینی هەنگاوێکی دروستی ناوە بۆ مامەڵەکردن لەگەڵم دۆخاوە بۆ نمونە ینی بە ئەمەی بەڕوونی پێم بڵێیت پشتگیریکردنی مستەفا کازمی لەلایەن حکومەتی هەرێم و کۆی لایەنە سیاسەکان لەسەر چی بنەمایەکە ینی بۆ نمونە ئەم کەسادێت تا چەند جیاوازە کورد کەسادەکانی دیکە بۆ ئەوی کە ئێمە هەر لە ئێستەوە چۆنەڵی پشتگیری بکەین بۆ ئەوی کە داواکانی ئێمە جێبەجێ بکات خۆی هەر بەڕێزێک کە دەستنیشان کراوە بەداخەوە لە کابینەکانی پێشتری عێراق لە حەیدەر عەبادی و لە کابینەی مالیکیە جۆرە دژاتیەکی زۆر هەبوو لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و حتا لە ڕووی سەربازیەوە بیرمان نەچێ ئێمە لە 2012 لە کابینەی نووری مالیکیدا 12 فیرقەی سەربازی جگەل لەوەی کە هەڕەشەی ئابووری لە هەرێمی کوردستان دەکرا لە هەمان کاتدا نووری مالیکی بە بڕیاری نووری مالیکی کە ئەو کاسەرۆگۆزیرانی عێراق بوو 12 فیرقەی سەربازی ئامادە کرد بوو و هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان بەڵام بینیمان ئەم 12 فیرقەیە جگەل لەوەی کە نەیتوانی بەرگری لە خاکی عێراقیش بکە بەڵکو نەیتوانی ڕوبەڕووی هێزی پێشمەرگە ببێتەوە بەشێکی زۆریان تەنانەت ڕەنگە بە شوێکی بازاڕی بوتری ئەمە بەڵام بەشێکی زۆرشیان تەنها و نەفریاکەوتن پانتۆڵەکانیان فڕێ بدەن یعنی ئەوەشمان بینی بەڵام لە ئێستادا کە پاڵپشتی ئەم کابینەیە دەکرێت دەرەنجام کورد مەبەسیەتی پابند بێ بەم ڕێکەوتنانەی کە لەگەڵ حکومەتی فیدراڵی عێراقا هەیەی چونکە بە درێژایی مێژوو ئەگە بگەڕێنەوە بۆ مێژوش کورد هەمیشە قوربانی گەلێکی داوە قوربانی داوە لە پێناو هەندێ مۆزوعی سیاسی لە عێراق بە تایبەتی بۆیە پاڵپشتیکردنی کورد بۆ مستەفا کازمی لەسەر ئەو قسە و بنەمایانە بووە کە لە کۆبنەوەکاندا کراوە وەکو مستەفا کازمی خۆشی لە لێدوانێکی داوتێتی پابندی ڕێکەوتنامەی حکومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستان دەبی بەڵام چی گرنگتیەکەیە بۆ جێبەجێکردنی ئەم بەڵێننامانی کە مستەفا کازمی لەسەروبەندی ئەم حکومەتایە ئەگەر بێت و لە بەڵێنەکانیشە پاشگەز بێتەوە یان پابند نەبێ بەڕێن ئەو ڕێکەوتنانی لە نێوان حکومەتی فیدراڵ و عێراقیشە هەیە وەکو حکومەتەکانی تر کە بینیمان چۆن بە چه ئاقارێکا ڕۆی بە هەمان شێوە دەبێت هەر دەگەڕێمەوە سەر گرفتی موچە ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە کۆبوونەکانی شاندی هەرێم و بەغدا هیچ ئاماژێکی تێدایە بۆ نردنی موچەی فەرمانبەران لێکتێگەشتنەکان چۆنە ینی بەپێی ئەو وەفتەی قسەکردن لەسەر بابەتی جەنابەت دوێنێ وەفتێکی حکومەتی هەرێمی کوردستان کە پێگاتبوو لە کاقوبا تاڵەبانی و کە وەزیری دەرۆکە خالی شوانی چەند کەسایەتێکی تر کە بەشدار بوون ئەمە وەکو لیژنەیەک وەکو نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان جارێ بەرچاوڕوونیەکی وەها نییە بۆ قسەکردن لەسەر بابەتەکان بەڵام ئێمە ئومێدی زۆرمان هەیە کە ئەم ڕەبوجەی تەرخان کراوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و داواکاریشین حکومەتی هەرێم و هەندێک ڕێوشۆن هەیە بیکرێتە بەر لەوانە
ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان تەنها بابەن نەبین بەنادنی ئەم بوجۆ یاخود نا چونکە ئەمە کارە ساتە بەڕاستی ئێمە لە وەکو هەرێمی کوردستان وەکو کورد لە جیهاندا و لە وڵاتاندا ناومان هەیە و وجودمان هەیە و بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی سەربازیشەوە وڵاتانی زلهێز چۆنەڵی تایبەتمەندێکی تایبەتیان هەیە بۆ میلەتی کورد بۆیە دەکرێت ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان تەنها چاوەڕێی ئەو ڕەبوجێ نەبین ئایا بەغادەی بڕێ نایبڕێ ئەگەر نینێرێ ئێمە پەکمان دەکرێت ئێمە لە ڕووی ئابووری لە بوارەکانی کوشت و کاڵ و بوارەکانی تردا گرنگی زیاتر کوردستان بێمەوە سەرەوە قاڵە عەفو جارێ نەتیجەیەکی وەها ڕوون نیە بەڵام بە تەسەوڕی من پێم وایە لەگەڵ ڕۆشتنی ئەو وەفتەی هەرێمی کوردستان بۆ بەغداد بە دڵنیایەوە تەسەوڕەکەین بوجەکە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێەوە جۆرێک لە هەماهەنگی و تەنسیقکردن و لێک تێگەشتن هەبێت لە نێوان هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و وەفتی عێراق لە گریمانەی نردنی ئەم موچەی و من لەدانی حکومەتی عێراقی بۆ داواکاریەکانی کورد کورد چین ئەو کارتانی کە بەدەست کردەوەی بەکاری بێنێ بۆ حکومەتی عێراقی ناچار بکات و مەبەستمە بە دیاریکراوی عنی بزانم بوونی لایانی سێم لەم گفتوگویانە تا چەند گرنگە بە تایبەتی ئەمریکا بۆ ئەوەی کە ڕێکوتنەکان بەرهەمێکی باشتریان هەبێت خۆی گرنگی ئەمریکا لە ناوچەکە کاریگەریەکی زۆر تایبەتی هەیە و گرنگی هەیە چونکە دەبینین عێراق ئێستا ساڵانە قەرزی کوێت دەداتەوە ئەویش بە زۆری ئەمریکا ئەم قەرزە دەداتەوە و حکومەتی عێراق جگە لە ڕەبوجەی کە بۆ پێشمەرگە و بووە بۆ لە سەدا حەڤەی هەرێمی کوردستان دەبێ بنێرێت جگە لەمە قەرزی تری کوردی لە حکومەتی عێراق لەوانە قەرزی لا ئێمە وەکو میلەتی کورد لەلایەن عێراقەوە بردومان کراوین و جینۆساید کراوین بەرشاڵاوی ئەنفال کراوین هەڵەبجە 5,000 شەید قوربانی دراوە و بارزان 8,000 بارزانی ئەنفال کراوە ئەمانە هەمووی قەرزێکن لە لای بەغدا جگە لە ئەم بودجەی کە تەرخان دەکرێت بۆ هەرێمی کوردستان ئەمەش قەرزێکە دوجار دەبێت بدرێ بە هەرێمی کوردستان جا ئەمەکەی دەبێت بەڵام دەبێت ڕۆژێک هەبێ بەغدا ئەم قەرزە بداتەوە چۆن ئێستا بە زۆری ئەمریکا بە زەختی ئەمریکا قەرزی کوێ دەداتەوە ساڵانە دوجارە بێ ئەم قەرزەی لەسەر شانیەتی دەبێ بیداتەوە بە باشە موقعی سیاسی ئێمە و ژمارەی پەرلەمانتار و وەزیرەکان ئەوەی کە وەکو دەسەڵاتدار لە حکومەتی عێراقدا ینی ڕۆڵی کورد دەبینن تا چەند موقعێکی بەهێزە بۆ ئەوی کە ئەگەر بە گفتوگۆی سیاسی ئەم بابەتە حل نەکرا دوجار پەرلەمان بکرێت سەنگەری بەرگریکردن لە مافەکانی کورد ینی حەجمەکە لە ئاستێکدا بتوانین بە مەسەلەی یاسایی و ڕێژەی دەنگدان و زۆرینەوە کەمینێتی پەڕێنین ئەم بابەتە خۆی وەکو عەرزم کردی لە سەرەتادا ئەم بڕینی بودجەیی لە سەدا حەڤەی بەشی هەرێمی کوردستان هیچ یاسایی نییە و هیچ دەستوری نییە و لە دەستوردا ئەمە ئاماژە بە منەداوە ببڕێت یاسایە نەبڕێ یاساین یعنی ئەمە لە دەستوری عێراقیە لە دوای پرۆسی ئازادیەوە ئەمە نووسراوەتەوە بە ئامادەبوونی هەموو لایەنە شیعەکان و کوردیەکان لە بەغداد دوجار ئەگەر حاڵەتێکی وابێت ئەوەی کە گرنگە لەسەر پەرلەمانتارە کوردەکان لە بەغداد وەزیرەکان ئەو بەڕێزانی کە لە بەغدا بە نوێنەرایەتی کورد لەوێ لە بەغدادن لە پەرلەمانن یان لە حکومەتان دەکرێت یەکدەنگ و یەک ڕێز یەک هەڵوێز بن وەکو پار کە ئاماژەم پێدا چۆن یەک هەڵوێز بوون لەنەو پەرلەمانی کوردستاندا ناتوانی ڕێگری لە نادنی بودجەی حکومەتی هەرێمی کوردستان بکەن بەڵام ئەگەر بێت و لێ سادا هیچ تەسەوڕی من بەداخەوە بەشێک کە چەند لایەنێکی سیاسیە و چەند پەرلەمانتارێکی کورد بەداخەوە قەڵەمەکانیان و کاریگەری وڵاتانی دراوسێ و ناوخۆی و هێزە شیعەکان لە سەریان زۆر زاڵە بەداخەوە بیریان چوەتەوە لەوەی کە ئەوان کوردن بۆ چوونەتە پەرلەمانی عێراق کە دیفاع لە میلەتی کورد بکەن بەڵام بەداخەوە ڕەنگە لەبەر جۆرێک لە جۆرەکان بابەتی شخصی یاخود لەبەر بڕەپارێ بۆ کارەکە زیاتر بۆ نمونە ها گرفت و ناکۆکیەک لە نێوان هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا بۆ خۆی دوجار ئەمە تەحویل دەبێ بۆ
ئەدای پەرلەمانتەرانی ئێمە لە بەغدا ینی ئەمە زیاتر بابەتەکە پەیوەندی بەوە نییە بەداخۆ ئەو ناکۆکی خەڵک بەرامبەر لایەنە سیاسیەکان و ئەو ناکۆکی لەناو لایەنە سیاسیەکانیشدا هەیە بەداخەوە ئەوە دەرەنجامەکەی بێت دەرەنجامەکەی ڕێک نەکەوتنە بێت لەناو دوژمندا کە پەرلەمانی عێراق لای من وایە سەنگەرێکی تر بێت چۆن پێشمەرگە لە سەنگەردایە پەرلەمانی کوردستانیش و کورسیەکانی پەرلەمان سەنگەرێکی ترە بۆ میلەتی کورد بۆیە دەبوو کورد لەوێ هاوشێوەی پێشمەرگە ئەوەی وەکو سەنگەر ببینایە لەوێ خەباتی مەدەنیانەی کوردانەی بکردایە نەگەوت تەفرەقەی کە ئێستا بەداخەوە ڕوودەدا یعنی ژێر بەژێر ڕێکەوتن لەگەڵ مالکی عەبادی لەگەڵ حەشتی شعبی لەگەڵ حتا ڕێکەوتن و کۆبوونەوە بەداخەوە لەگەڵ میلیشیاکانی عێراقدا یعنی هێزە شیعەکاندا کە ئەمانە هەمیشە تونن بە خوێنی کورد باشە ئەم ڕوایە ئەم یەکریزیە بخاتەوە شوێنی خۆی بۆ نمونە پێدوانیە وەزعەکە بای ئەوە دەخوازێت کە بۆ نمە کۆبوونەوەی سەرکردەکان ینی لە هەرێمی کوردستاندا بەڕێوە بچێت لەسەر ئەم بابەتانە ئێمە هەرێمی کوردستان و بەڕێز جناوی کاگنێ چیروان بارزانانی چەند جارێک هەوڵی داوە یعنی سەردانی لایەنە سیاسەکانی کردو لە پێشووتری شابینیمانە ئەم سەردانکردن و لێک نزی بوونەوە و کۆبوونەوەوانە کە جناوی کاگنێ چیروان بارزانانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان کردوێتی بۆ یەکڕێزی و تەبایی نێوماڵی کورد بووە بەڵام بەداخەوە بەشێک لە حیزبە کوردیەکان لە باشووری کوردستان و بە تایبەتی لە سلەیمانیا لە ئاز ئەم بەرپرسیارەتێدا نین کارەساتەکە ئەمەیە یعنی بە فیکی بە قسەی دوژمن و وڵاتانی دراوسێ تەسەڕوفات دەکەن و دەجوڵێنەوە ئەمەش کارەساتێکە یعنی هەمیشە سەرۆکی هەرێم و بەڕێز کاگنێ چیروان بارزانانی هەوڵی بۆ ئەوە داوە کە یەکڕێزی تەبایی لە نێو ماڵی کووردا ڕێک بخاتەوە دوجار لە بەغداد کورد یەکدەنگ و یەک هەڵوێز بێت کورد وەکو سەنگەری پێشمەرگە پەرلەمان ببینێ بەڵام بەداخەوە بەشێک لە ئاز بەرپرسیارەتی گەشتبینی بە بەڕێوەچوون هیچ کۆبوونەوەیەک لەنێوان لایەنە سیاسەکان بۆ چاکردنەوەی ئەم دۆخە ئەوەی کە چی گرفتە لێرە و لە بەغدا ینی ئەمە دەخوێنێتەوە بەڵێ من زۆر گەشتبینم تەسەوڕم وایە یعنی ئەگەر بێت و جەنابی کاگنێ چیروان بارزانانی بۆ یاخود سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی فراوان لەگەڵ لایەنە سیاسیەکان بکرێت بۆ ڕێخستنەوەی جارێکی تر ئێمە پێویستمانە ماگانە یان چەند مانگ جارێک پێویستمانە کۆبوونەوەی بکرێت بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی چونکە دوای چەند مانگ جارێک بەداخەوە خەڵکانێک حزبی کوردی لە باشووری کوردستان و بە تایبەتی لە سلەیمانی کاریگەری هەر لە دوای کۆبوونەوەکە دوای چەند مانگێک کاریگەری وڵاتان و وڵاتانی دراوسێ لەسەر زاڵ دەبێت ینی بۆیە بە پێویستی دەزانم حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان چەند مانگێ جارێ بۆ تەبایی و ئاشتەوای و یەکڕێزی نێوماڵی کوردی چەند مانگێ جارێ ئەم کۆبوونەوانە ئەنجام بدرێت لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا باشە خۆڕێکەوتنی سیاسی دوجار هەر ئەنجامێکی لێ بکەوێتەوە شایانی ئەوەیە کە جارێکی دیکە ینی وەسعەکان وەکو خۆی لێ بێتەوە بەس پێ دوانیە بابەتەکە زیاتر هەندێکی یاسایی هەیە بۆ نمونە ڕێخستنی پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا لەگەڵ دنیای دەرەوە دەبێت بە پاکێجێکی یاسایی لە پەرلەمانی کوردستان بە تێکرا لایەنە سیاسەکانی ینی بۆ نمونە ئیتر هیچ کەسێک نەتوانێت لە دەرەوەی ئەم ڕێنمایانە کار بکات ئەمە زەروریەتی بابەتەکە نیە لە ئەساسدا خۆی زەروریەتە بەڵام ڕەنگە لە ئێسادا نەتوانی وەها کارێ بکەین بەڵام ئەوەی کە گرنگە وەکو عەرزم کردی ئەمە ئەوەی گرنگە دەتوانین لە ئێسادا سەرۆکایەتی هەرێمی کوردستان چەند مانگ جارێ بۆ یەکڕێزی و بۆ ئاشتەوایی نێوماڵی کوردی لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا بە تایبەتی ئەو حیزبانەی لە سنووری سلەیمانیدان کۆبوونەوە بکرێ بۆی نەگەینە ئەم ئاسەی کە ئێستا بۆی نەگەینە ئەم قۆناغی لە ئێستادا تێ دەپەڕین تێدا بە یەک دەر پێم بڵێ هەموو ئەمانەی کە ڕوو دەدات چی لە بەغدا چی لێرە دەکرێت وەک ئاماژەیەک سیر بکرێت بۆ گرفت دروستکردن بەرامبەر بەم کابینەیە بە دڵنیاییەوە چونکە گرفت لە کابینەی مەبەستی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵێ ئێمە دەبینین ڕۆژانە دەبینین بەداخەوە چ لێرە و لەوێ یان خەڵکانێک
هەوڵی دوو ئیدارەیش دەدەن هەوڵی لامەرکەزی دەدەن بەداخەوە یعنی ئەم هەوڵانە زۆرە وە بەردەوامیشە بەڵام بە تەسەوڕی من هەموو ئەم هەوڵانی کە دەدرێت بۆ دوو ئیدارەی بۆ شکستی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەم کابینوێ شکستێکی شکست دێنن لەو هەوڵانەدا وە خەڵکیش ئەوەی بۆ ڕوون بووەتەوە چێ ڕاز دەکات چێ خزمەت دەکات هەموو ئەمانە ستۆپ بە کارەکانی کابینوێ دەکات نەخێر زۆر سپاس بۆ کابینەی نوێم بەردەوامیش دەبێت و کاریگەری بەسەریەوە نابێت وە دوجار کۆمەڵە پرۆژە و کۆمەڵە چاکسازی گرنگتر هەیە کە هێشتا کابینەی نوێم دەستی پێ نەکردووە بە دڵنیایەوە کۆمەڵە کاری گرنگتر هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕەزامەندی و لە ڕەزامەندی هاونیشتیمانیان ئەنجامی دەدا بە دڵنیایەوە ئەمانی کە ئەم ئەقەلانی دروست دەبێیان هەموو ئەوانی کە بەداخۆ بەفیکی وڵاتانی دراوسێت لە دژی حکوومەت خەڵک هاان دەدەن و پروپاگەندە دەکەن بە دڵنیایەوە ئەمانە هەمی فەشەل دەنێ و سەرکەوتون بۆ کورد و کوردستان دەبێت زۆر سپاس بۆ بڵندفادێک کادری پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەنابیشتان ڕوونکردنەوەکانت دەستیەوەش خۆش بێ زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.